بەڵێ لە ئێستادا ژنان بە ڕێپێوان دەچن بەرەو سەهۆڵەکە کە لە بەردەم بانکی گشتیەوە دەستیان پێ کردووە. خادو سڵاوی لێ بێ ئەتانە پەیامی چی بگەێنن ئەمڕۆ؟ ئەمڕۆ پەیامی ئەوەیە کە ژن هەیە و من هەم بم ئەبێ مافەکانم یەکسان بێ لەگەڵ هەمووان بێ جیاوازی و زیاتر بێ ئەو دەسەڵاتانە بێنە سەر بەجواب لەوەی کە ژنان بکوژی ژنان ئیتر سزای خوان وەرگرن و ژنان ئیتر نەکوژرێن لە پێناوی کۆمەڵێ وتەی زۆر خێزەوەن لە کۆمەڵگاکە و کاتێک کە هێرشەکرێتە سەر ژنان ئەبێ دادگاکان و دەسەڵاتیش بەرپرسن بەرامبەر ئەوە. تا چەندێک ماپی ژنان پارێزراوە تا چەندێک یاساکان جێبەجێ کراوە لە دادگاکانە؟ بەداخەوە یاساکان بەو شێوازە نییە کە بڵین جێبەجێ کراوە، بەڵام مافەکان تا ئەمڕۆژ یەکسان نیە لە نێوان ژن و پیاوان، بۆیە ئێمە دەمانەوێ مافەکان یەکسان بێت لە چی لایەنەکەەوە لەلایەن دەسەڵاتەکانەوە لەلایەنی ئەو ئەرک و بەرپرسیاتی کە هەیە لە کۆمەڵگاکەدا. وەسپاس بۆ بەڕێستان بڵێ ئەگەر هاوکارمێنەکان بجۆزێتەوە لە ئێستادا بەڕێپێوان ژنان بە بۆنێشتی مارسەوە دەچن بەرەو سەهۆڵەکە کە ئەوان یانێ پەیامی خۆیان بگێنن ئایانەوێت لە ڕێگەی ڕێپێوانەوە پەیامەکەیان بە دووشمی ژن ژیان ئازادی بەڕێکەوتون بە ڕێپێوان بەرەو سەهۆڵەکە ئەمان آزادی ژن ئازادی کۆمەڵگایە ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی. نەخە دەخان سڵاوی لێ بێ. سڵاو لێوش. ئەتەش پەیامێ بگەێنی ئەمڕۆ؟ ئەمێ ئەو پەیامە بگەێنم ئەوایە ئەمڕۆ ئێمە یەخەی دەسەڵاتمان بگرتایە لەسەر ژن کوشتن، لەسەر ئەوەی کە ژنە تا ئێستا هیچ مافێکی خۆی لە وڵاتەیە وەرنەگرتووە وەکو کۆیلە وەکو کاڵا تا ئێستا بەکارهێنرێ. دۆسپاس بۆ بەڕێستان. ئەوەی کە ئەیبینن ئەمە ڕێپێوانی ژنانە بە بۆنەی هەشتی مارسەوە کە چالەشەکانیان بەم شێوازە بەرجەساکان سەرەتا پیاوانیش لەگەڵیانان بە هەمان شێوە کە بە دروشمی ژن ژیان ئازادی ئەوان لێرەن کە بەڕێکەوتون بەرەو سەهۆڵەکە و ژن ژیان ئازادی وێت. ژن ژیان ئازادی. پاراستنی شکۆی ژن پاراستنی شکۆی کۆمەڵگایە. پاراستنی کۆمەڵگایە. پاراستنی شکۆی ژن پاراستنی کۆمەڵگایە. پاراستنی شکۆی ژن پاراستنی شکۆی کۆمەڵگایە. ئازادی کۆمەڵگایە. ئازادی. ژن ژیان 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 ئازادی. ئێستادا شەقامی سالم لە وتێل سلێمانی پاڵاسەوە بەرەو سەهۆڵەکە بربەست کراوە بەهۆی ئەو ڕێپێوانی کە ئەمان کردویانە. سڵاوی لێ بێ چ پەیامێکە هەیە وەکو خاتوونێک؟ پەیام وەسە بۆ هەموو ژنانی ئازادی خواست بە تایبەت پیاوانی بەرابەری تەڵەب کە لەم ئەم ڕۆژە دەرفەتێ بزانن بۆ بەرزکردنەوەی دەنگی خۆیان بۆ بەدیهاتنی خواست و مافەکانیان. چەندێک مافی ئافرەتان پارێزراوە؟ ئەگەر لە هەر وڵاتێکیشا مافێکیان بەدەستێنا بێ دڵنیا بن کە دەسەڵاتی مافەی بەدڵ خۆی پیان نەداوە، ینی بە خۆڕاگری بۆ مبارزەی خۆیان بەدەستیان نەداوە. دۆسپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەمەی کە ئەیبینن ئەمە ڕێپێوانی ژنانە بە بۆنەی هەشتی مارسەوە کە آزادی
أنا جانا عاقرو قناتي به مش تبي بار خاصة والليبية ايوه پەیامەکەتان گەیان ئەمڕۆ؟ بەڵێ ئەمڕۆ ئێمە بە مەراسمێک دەستمان پێکرد لە بەردەم ماخی گشتیە یاداشتێکمان هەبوو کاری هونەری و کاری ئەدەبیتیا بوو ڕێزلێنان کرا بۆ سەر سێژنە مانگرەکە و خەڵاتی یەکسانیش بەخشرا وەکوێ بیرن ئەم ڕێپیانەشمان ڕێکخستووە بۆی کە بتوانین بەیەکەوە بە کۆمەڵ دروشمەکانمان بڵێنەوە. مافەکان تا چەندێک دەسەبەر کراوە بۆ خانمان. ئێمە ئەم داخوازیانەی کە بینن داخوازی ئەمڕۆی ئێمەیە کەم تەرخەمی زۆر هەیە ئێمە ئەمانەوێت دەسەڵاتداران وە کۆمەلگا هەموو زیاتر چاوی لەسەر ئەم پرسانە بێت و بتوانین بەیەکەوە هەمومان کەشێکی مەدەنی و کەشێکی پارێزراو بۆ ژنان و بۆ کچان دەستەبەر بکەین. چی کراوە بۆ ئەوەی ئەو ئافرەتانی کە لە ژێر ناوی شەرەفا کوژرێن؟ یەکێک لە خاڵە گرنگەکانی ئێمە لە یاداشتەکەی ئەوە بوو و یەکێک لە ئامارە گرنگەکان کە لە ساڵی پاراچلو هەژن کوژراوە تەنها لە 2 مانگە هەژن کوژراوە بەڕاستی ئەمانە ئامارێکی زۆرن بۆیە ئێمە یەکێک لە خاڵە گرنگەکان و یەکێک لە نقطەی ئیشکردنمان هەمیشە کوشتن بە ناوی شەرەف کە دەبوو ئێستا کۆتایی پێبێ لە کوردستانە بەڵام وەکوی بینین بەردەوامی هەیە بەڕاستی بێدەنگی دەسەڵات لە بەرامبەر کوشتنی ژنانە ئەم بەردەوامی ئێستای دروست کردووە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەمە ڕێپێوانی ژنانە بە بۆنەی 8 مارسەوە کە داوای مافەکانیان دەکەن و لە شەقامی سالم لە ئەوتۆسلێمای پاڵاسەوە بەرەو سەوڵەکە بەربەست کراوە بە بۆنەی ئەو ڕێپێوانەی کە لە ئێستادا هەیە.